جەمال دیارە بەبێ جیاوازی سنووری لە تەواوی هەرێمی کوردستان بەهۆی بوونی چەکدارانی پەکەکەوە سوپای تورکیا ڕەوایەتی بە خۆیەدات کە ناوچەکان بردومان بکات لە زاخۆ لە دهۆک لە سلێمانی لێ پەکەکە هەروەها لە چەندین جهێ عراقیش یانێ گوت بن کۆنترۆلە عراقی دێ مەسەر شنگالێ مەخموری کەرکووکی بۆ هەروەها بەڵێ بێگومان جا ئەمە پاساوی داوەتە تورکیا بۆ ئەوەی کە بەردەوام بردومانی ئەو ناوچانە بکات مە بەسمانە گفتوگۆی زیاتر بکەین لەبارەی بوونی هێزەکانی چەکدارانی پەکەکە لە نێو خاکی هەرێمی کوردستان و بردومانە بەردەوامەکانی تورکیا لەگەڵ بەڕێز حەسەن جەباری شرۆڤەکاری سیاسی لە سلێمانی ڕاستەوخۆ لەگەڵمانە کاک حەسەن شەو باش بەخێر بێ بە کوردستان 24 تورکیا دەڵێ بارگای هێزە کوردیەکان لە عێراق و سووریا لە هەر جەیەک بن ئامانجی ڕەوان بۆ ئێمە پێتان وایە تورکیا هێرش و ئۆپراسیۆنەکانی فراوانتر دەکات بەتایبەت لە هەرێمی کوردستان ئەگەر باسی بکەین بەڵێ زۆر سپاس سەرەتا دەربارەی ئەم کردوانی بڵێن تورکیاکەیکە کە جارێک وەکۆی ڕەتفعلە نەبووتەوەی ئۆپراسیۆنێکی فراوان بێ ڕەنگە لە ڕۆژانی داهاتوو کۆبنەوە بکرێت لە ئاستێکی گەورەی تورکیا لەسەرەوەی قرار بدرێ ئایا بکرێتەوە ئۆپراسیۆنێکی فراوانەکە ئۆپراسیۆنەکانی کەیانە بەڵام دیارە لە تۆڵەی ئەوەی لە ئەنقەرە ڕوویە تورکیاواڵ یعنی بە ڕسمی و ڕایگەیاندووە کە تۆڵی ئەوە کاتەوە هەڵبەتەوە لە راپۆرتەکە باسکرا بەداخەوە کە ئەو ناوچانە ئەکرێتە ئامانج لە هەرێمی کوردستان کە ئەگەر سێری مێژوویەکی دووریش نەکەین نزیکی 158 گوند ئەوەی من معلومات مەمێزان چۆڵ کراون لەسەر ئەو مەترسیارنی کە تورکیا بە فڕۆکەکانی بە درۆنەکان کردێتی دیارە پاساوەکەش هەم لە راپۆرتەکە باسکە هەم لە واقعەکەش پاساوەکەوەیە بوونی پەکەکەیە پێم وایە ڕۆژهەڵاتی ناوڕاست هاوکێشەکە ڕەنگە لەوە قوڵتر بێ و مەترسیداتر بێ بۆ هەرێمی کوردستان و کاکەوێتە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە و شەڕ و تەراتێنەکان بەداخەوە خەریکە سنووری ئێماگرێتەوە کۆ هەرێمی کوردستان کە بێ ژیرانە هەم پەکەکە هەم هێزە سیاسی کوردیەکانی کە چیاوانەی ڕۆژهەڵاتی باکوور بتوان تەعاملێکی باشتر بکەن لەگەڵ ئەم واقعەیە ئێستا زۆر لایەن ئەگەڕێن بە دوای ئەوەیە بە تایبەتی دەوڵەتان تورکیا ئێران ئەیانەوێ بەڕاستی وا بکەن حەجمی پەکەکە ئێران ژێوێ حەجمی حزبە سیاسیەکانی کە تەعاملێکی باشکار بۆگە بەراوردێک بکەین بەراوردی بێ بکەین لە مەلەفە ئەمنیە ئەوانەی ڕۆژهەڵاتی کوردستان بڵێن حزبی دیموکراتوانە تا ڕادەیەک ژیرانە معاملەیان کردووە زان ئەگەر ئەوان لە هەرێمی کوردستان مەترسی بن بۆ سەر ئێران ڕەنگە پاساوێک بێ بۆی هەژمونی هەرێمی کوردستان لە مەترسیا بێ بۆیە ئەوان لە مەلەفە ئەمنیەکە بە قەناعەتی من بە بۆچوونی ئێمە ژیرانە معاملەیان کرد بەڵام پەکەکە تا ئێستا نەیتوانێەوە لەو مەلەفە ئەمنیە دۆخی هەرێمی کوردستان لە بەرچاو بگرێ و ئەم هەژمونە لە بەرچاو بگرێ ئەم تەجروبەیە لە بەرچاو بگرێ بۆیە ئەم پاساوانە ئەیاتە دەست تورکیا هەمان زین تورکیا ڕەنگە لە ناوچەکە بتوانێت باشتر بجوڵێتەوە فراوانتر بجوڵێتەوە چونکە بەپێی ئەوەی لە ئەعلام بڵاوبووە لە بینی هاکان فیدان و وەزیری دەروی ئەمریکا و پەیوەندیەکەیە هەڵبەتە ئەوەی من لێی تێگەشتوم شرایەکی سەوز بۆ تورکەکان هەڵکراوە کە تەصفیە یاخود بتوانێت ئەوەی پێویستە بۆ خۆی بیکە بە ناوی تیرۆرەوە کە پەکەکەش بەنسبەت ئەمریکیەکان لەو لیستە کە پێڵەن لیستی تیرۆر ئەوان وا تەماشایانەکەین بەداخەوە کاوانە کوردن ڕەنگە ئێمە پێمان ناخۆش بێ بۆ شێوە وەڵام واقعی پرۆسە سیاسێکە واقعی ئێمە وامان پێڵێ بەڵێ کەک حەسەنها پەکێکە بەس لە هەرێمی کوردستان نییە یعنی ئەو هەرێمی گۆ لە بن کۆنترۆلی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەنێ پەکێکە لە شنگال هەیە پەکێکە لە مەخمور هەیە پەکێکە لە کەرکووک هەیە تۆ هەلوەستی حکوومەتی عێراق بەرامبەری پەکێکە چاوا دەبی بەڵێ کاک جەمال بەنسبەت بوونی پەکەکە دیارەکو بەڕێزت باس کرد سیادەی عێراقی وەکو پێویست ینی عێراق ناتوانێت بیپارێزیە ئاگامان لێبوو کە وەزیری ناوخۆی عێراق بوو لەم ڕۆژانە سەردانی تورکیا کرد هەر لەو کاتی کە سەردانی کرد بردومانی تورکیا هەبوو کەواتە ئەمریکا تورکیا خۆی بە بەهێز زانێت لە منطقەیە و ڕەجب ئەردوغان کە جارێکی کە دەرچۆتەوە بۆ یعنی پۆستی سەرۆکۆماری هەیە
زۆر زیرەکانە زۆر ژیرانە معاملە لەگەڵ وەزعەکە یعنی ئەگەر تۆ تەماشاکەی لە کۆمەڵێ مەلەف بە سەرکەوتوانە تعاملەکە لە مەلەفی ئۆکراین لەگەڵ رووسیا چۆن توانێتی هاوسەنگی بپارێزیەوە جۆرێک لە عێراقات و پەیوەندی هەم لە بینی ڕووسەکان هەم لە بینی ئۆکرانەکانی پاراستووە و ئیستاش عیلاقات و پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا هەیە لە ناوچکە چکە ئەمریکا بەڕاستی پێویستی بە تورکیا ترسی لەوەی ئەمریکا کە جانیە مەلەفە زۆر قوڵ و زۆر دژوار و زۆر ئاڵۆزارەوە نییە ینی کە ئەوەی پەکەکە ناتوانێت بیخوێنێتەوە ئێمامانێ ئەوە بڵین یعنی لە ڕۆژڵات چۆن سعودیا بەرەو ئێران ڕۆژ و توانی ینی گفتوگۆیەکیان لەگەڵاکەوە جۆری علاقات و پەیوەندی و علاقاتەکانیان باش بێتەوە هەڵبەتە ئەمریکا هەترسیە حەلیفێکی وەکو تورکیا یعنی ئەگەر مەجای پێنەیە ئەگەر ینی بە شێوەیەک مەساحەیەکی نایەتی لەوەی شتەکانی خۆی بکە ڕەنگە ئەمیش لەو تەحالفە نزیک بێتە لەو تەحالفەی کە ئێرانە سینە رووسایە ئەمانە کە بۆ خۆی واکەن بە تایبەتیش هەموو لایەکمان ئاگدارین کە لە ساڵی ئایندە هەڵبژاردننی ئەمریکا بۆیە ئەمریکا زۆر بەوردی لێرە تەعاملەکە و پەکەکە بەداخەوە ینی ناتوانێت ئەمە بخوێنێتەوە کە هەم وەکو باسم کرد بەرژەوەندی یاریمی کوردستان وەکو کورد لە بەرچاو بگرێ وەکو ناوچەکانی کەژ وەکو جەناب باس کرد لە شنگالەوانە بەڕاستی ئەمە زوعف و بێهێزی حکومەتی عێراق پیشانەیە کە ناتوانێت سیادی ئاسمانی و سەرزەمینی خۆی پارێزی باشە ئەمە تەنیا پەیوەندی بە عێراقەوە هەیە کاک حەسەن ینی هەر گوێدراوی پرسیارەکەی جەمال ئەمریکا داوا لە تورکیا دەکات کە لە ئۆپەراسیۆنەکانی لە هەرێمی کوردستان بە تایبەت لە عێراق مەبەستم هەواهەنگی هەبێ لەگەڵ عێراق ئایا تورکیا لەمەدا دەگەڕێتەوە بۆ عێراق لە ئۆپەراسیۆنەکانیدا لە بردومانەکانی پەکەکە لە نێوخاکی هەرێمی کوردستان ئەو هەماهەنگیە ئێمە ئەوەی هەستی پێکە هەمانگیەکە ڕاستە ڕەنگە بێ عەلام و ئەوانە باس کرێ بەس هەمانگیەکە وەکو پێویست نییە ئێمە ئاگادارین ینی پەکەکە کە پاساویشی یاوەتە دەست تورکیا مەسن لە شنگال لە سلێمانی لە پێنجێن لە ماوات لەم هەموو شوێنانە وای کردووە کە ئەم هەمانگیە بەڕاستی ئەوەی بینی بەس لەسەر وەرقەیەم ڕێکەوتنە یان ڕێکەوتنە نابووەتە ڕێکەوتنێکی حەقیقی بۆی تورکیا لە شوێنێکە ستۆپکە لە شوێنێکا بوەستێ وەکو باسم کرد تورکیا زیرەکانە معاملاکە تورکیا لە نقطەی هێزەوە هەم لە علاقاتی نێودەوڵەتی هەم خوێندنەوەی بە واقعەکە توانێت ینی هەم دڵی ئەمریکیەکان ڕازیکە لەو شوێنی کە پێویستە وەکو باسم کرد کە پەکەکەش لەو ئەجندەیە هەیە هەرچەندە ئیسا مشتمڕەکە لەسەر ئەوەیە لە بینی ئەمریکا و تورکیا لەسەرەوەی ئایا هەسەدە و ئەوانەی کە لە ڕۆژاوان ئەوانش وەکو پەکەکەم حاولیان لەگەڵ کرێولیان درێ بۆی لە ژێرخانیان بدرێ چێسا تورکیا حاولاکە ئەم جاراگە بگاتەوەی ئۆپراسیۆنی گەورە بکە بگەڕێ بە دوای ئەو ژێرخانی کە خۆیان باسیەکەن بۆی بە تەواوەتی لە پەلوپۆیان بخە ئەمان ینی گرنگە بەلای تورکیاوە بۆ ئەمە هەوڵەیە بۆ ئەمە ئەوێ ئۆپراسیۆن بکە تەنیا ناوێت بۆ چەند عملیەک و چەند پرۆسەیەک هەنگاو بنێ دیارە بۆ خۆی ئەمەیە لە علاقاتی نێودەوڵەتیشە خۆمان نزانین بەداخەوە کەوایە لە ناوچەکە مۆزوعی هێز مۆزوعی دەسەڵات مۆزوعی ئابووری بە تایبەتی مەلەفی ئابووری گرنگی خۆی هەیە بۆیە ئەمریکاش چاوی لە تورکیا لە مەنطقەکە وەکو هاوپەیمانێک بمێنێتەوە بۆی خلافەکان من وای خوێنمەوە لەسەر مۆزوعی هەسەدەما بێ ئەجنا بەڕاستی ڕۆژاوا شەکەوێتە بەرهێرشی گەورەتری تورکەکان لەم ماوەی کەیت بەێ تێک حەسەنها یعنی درایە گشتی تایبەت لە باکووری کوردستان تێ قسەکردنکم پەیوەندی پێکەکە لەگەل ئیران هەیە لەگەل سووریا هەیە لەگەل هەشدا شعبی پەیوەندی هەیە یعنی حتا هەشدا شعبی موچەژی وەردەگری پێکەکە بەس دۆنێ وەزیری بەرگری عێراق سەردانی تورکیە کرد و گوت و ڕێکەفتنێکی ئەولەیی ناوبینی عێراق و تورکیەدا دروست دەبە چاوا دەبینە یانێ ئەو یەک دکارێ ڕەوشی پێکەکە لە عێراق بگوهرینە خۆی ئەو سەردان و گفتوگوانە بەڕای من ڕەنگە هەنگاوێکی باش بێ هەنگاوێکی چاک بێ بەڵام مازانی اتفاقێکە بوو لە بینی حکومەتی عێراق و حکومەتی هەرێمی کوردستان لەسەر پرسی شنگال ئەوەی ئەستەنجی خستۆتە ئەوەی کە لە شنگال ئەو اتفاقیە سەر نەگرێ بەداخەوە
تەواجودی پەکەکەیە کە تەواجودێک کە نابووە بەو شێوەی وە بۆ ئاڕاستە بواە بەدامی حەشدی شعبی زۆر بەڕاشکاوی بەڕوونی بڵێن کێشەی شنگال ماوەتەوە کە کێشەیەکی ناخۆشە و خەڵکی و ناوچێ زۆریان نەگەڕاونەوە لەبەر ئەو مەترسیانی کە هەیە بۆی ئەو پەیوەندی پەکەکە بەڕای من یان جاریش کێش باسم کردووە وە گلەیەکی زۆرم لە قیادەی سیاسی پەکەکە هەیە کە بەڕاستی بە ژیرانە و لە پێناو بەرژەوەندی کورد کار ناکەن ینی بۆ نمونە ئەو خۆکوژی کە کرا لە ئەنقەرە ئایا ئەمە پرسیارە ئەم خۆکوژیە تەکتیکە یان استراتیجە ئایا ئەم خۆکوژی کە کرا ئامانجەکەی باش بوو یان خراپ بوو ئایا ئەم خۆکوژیە لە مەسلحەتی خەڵکا بوو لە مەسلحەتی هاوڵاتیانە بوو لەو ناوچەیە یان نا یعنی ئەمانە کۆمەڵی ئیشکالیان چکە کۆمەڵی نمونەمان هەیە ئێمە لەسەر خەبات لەسەر ئاراستەکردن لەسەر ئەوەی چۆن بجوڵیتەوە چۆن فشار لەو حکومەتەکەی بۆ نمونە ئەگەر تەماشای حەماسکەین تەماشای ئەو ڕۆتانە بکەین ڕۆتی فاشل بوون لە سیاسەتە ڕۆتی فاشل بوون توان ئامانجەکەی خۆیان پێک لەبەرەوەی پەکەکە ژیر بەڕای من ژیرانە معاملە ناکە یعنی بێ ناجی خۆی بگۆڕێ بۆ خەباتێکی سیاسی مەدەنی چکە ئەمە ئەوە بڵێم چکە ئێمەی کورد ینی بەڕاستی قەزەی کورد چۆتە محفلێکی نێودەوڵەتیەوە یانی لە ئەوساتە نێودەوڵەتیە کورد ینی بۆتە کارکتەرێکی ڕاستە کارکتەرێکی ڕسمی نییە ناڕسمیە نانێو دەوڵەتی بەڵام کارکتەرێکی گرنگە و حساباتی لێگە بۆیە بێ پەکەکە بەتایبەت کە لە ڕۆژاوای کوردستان بۆ نمونەشێنێتەوە بۆ لەلایەن ئەمریکاوە پشتیوانی دەکرێن هەرچەندە ئەمریکا دەڵێ ئێمە لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆژدا لەگەڵ تورکیا هاوڕاین بەڵام ئێستا لەسەر شاشەی کوردستان 24ریش دەبینن کە وەزارەتی بەرگری تورکیا ڕاگەنراوێکی هەیە دەڵێ 15 ناوچەمان لە قەرەچۆخ و لە حەسەکە کردوتە ئامانجکەواتە دەکرێت بڵین ینی هەمان ئەو مامەڵەی تورکیا لەگەڵ پەکەکە دەیکات لەگەڵ یەپەگە و لەگەڵ هەسە دەش دەیکات لە ڕۆژاوای کوردستان منەمە ئەوە بڵێم ئەمریکیەکان بەڕاستی ئەوەی من لی تێگەشتوم ئەمریکیەکان زۆر هەوڵەیەن تورکەکان تێبگەین کە هاوپەیمانی ئەوانن بڵێن جیاوازیەکێ لە بینی هەسەدە و پەکەکە بۆیە مەزلوم عەبدی تەسریحێکی خۆی بە بێبەری کرد وڵی تا ئیستا ئەوەی ئەبینین هەوڵێکەیە بۆی ئەو جیاوازیە هەبێ چکە بەڕاستی مۆزوعی مەلەفی داعش و ئەوان لەسەر عەرزە وەکو بڵێن خەڵکی جربەزە و ئازا ینی ئەمریکا پێویستی بەوانیشە ئەجا چەند ئەتوانی ئەم بەرژەوەندیانە خۆ دەزانی ئەمریکیەکان دەوڵەتێکی مؤسساتیە لەسەر ئەساسی بەرژەوەندی بەعامەلاکە تا چەند هەسەدە ئەتوانی خۆی جیا بکاتەوە لە سیاسەتی پەکەکە چەند ئەتوانی بەو ئاراستەیە بڕۆکە ئەمریکیەکان پیانەڵێن چکە تا ئیستا ڕەنگە موفق نەبوونەوانیش هەرچەندە ئەم تەسریحەی ئەخیری وەکو باسمکەوەی مەزلوم عەبدی باسی کرد ویستی پامێک بێ بڵێ ئەمانە لێرەوە نەهاتوونە ئەو تیرۆرە پەیوەندی بەیەمە نیە بەڵام ئەوەی هەیە ئەمریکیەکان تا ئێستا پەکەکە لە چوارچێوەی تیرۆرە بینن ئەوەی هەسەدە ینی پشتی کە هەسەدە قایمە بە ئەمریکا زیاتر بۆ هاوکاریانی کە هەیە لە ئەرزی واقع بۆ هەسەدە سپاس بۆتە کەک حەسەن جەباری شرۆڤەکاری سیاسی سلێمانیە لەگەڵ دەست خۆش